أيوة لو هوايا صدق قلت ما وشي سيادة لوينة لا نقرأ خوتي قاتا ژمۆ پێشنگاکەش بە ناوی تو دەکەم ئەدی چەندە بەدبەختی سا أبو ماركا أجي قولنا بالشركة سلازم ماركا ما نداني ئەم جارە چی قەومایە لا بەلە غەریبی ئەوە دوو ماڵی هەیە دوو ماڵ سادی داماوسی قەیچەکە خۆناوسکی تۆ ناخۆم چییە با لەگەڵ تەنابم ئەمە چێ بۆ تۆزە پارە ئەم پیاوە سیارە چۆن بەنزینی تێنەکەی حتای هەرە سلوڤلێڵە تەواو ئەمیش بەبێ پارە یەکیش ناکە نەبێ ئەم وەزعە بیانی بوو ناتۆ لە هەولێر ئیشکەن باورکە ئێستا مناڵەکەیان ناو بێژن پێم بڵێ بۆ جوابت نییە سێری چەپ و ڕاستکە ڕاست موبایلەکە دەرکە عادی خاوی نەمایە دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە